بزاوتی مێژوش عزیزانی من ئەم ئازیا سەرمایەداری کە هاتۆتە وڵاتەکەتانەوە تێر نابێ هەتاوەکو هەمووی هەڵنەلووشێ بەڵام ئەوەش دیسان هەندێکی لە قازانجی ئەوەیە کە بارودۆخەکە دروست دەکاتەوە چونکە تێلەرسۆن بێ یا ئەنگێلە مەرکل تورکیا بێ یا ئێران گوێی ئەوانە با ئەدەن کە ناهێڵن ئێستا ئەژینا دژە تیرۆرە ئێوەیە خواردێسە لەو سەرجادەیە ئەوەی پێئەکردنەوە کە لە حەفدەی شوباتە پارتی ئێوەی کردەوە لە سلەیمانی بەڵام ئەمەش پەیامێکی جوان بوو پەیامێکی زۆر جوان بوو بۆ فازڵ میرانی کە ئەیود ئێمە مەقڕەکانمان بارەگاکانی پارتی خەتی سوورە هەر کەسێ بێتە پێشەوە بێ بە تەقە وەڵامی بدەین بەڵام بێەوە بزانێ کاک فازڵ کە لە ئەقلی باڵتنی دەستە جەمعی میلەتەکەیە ئەوە ڕواوە کە مستەحیل لە جارێکی کە ڕێگا بدەنەوە ئێوە بەو شێوەیە بێنەوە حکمی سلەیمانیش بکەنەوە کە حکمی بادینانەکەن مێجەرسۆنێک تەعینکەن لە سلێمانی مەبەستم کاگات هەم بەرزانیە مێجەرسۆنێک تەعینکەی بە نوێنەری مەلیکە ئێلیزابێت بێ لە سلێمانی و حکمی ئەو خەڵکە بکە بینیتان چۆن هەمووی پێچرایەوە بینیتان چۆن تەڕوشک هەرچەنە تەڕوشکیشی تیانی هەمووی هەر بۆگەن و نەجیسە یان نەجیساوی بووە پیس بووە چۆن ئیسلامیەکانیشان پێچایەوە لەگەڵتانە ئەوە بیری کاک فازڵە خەمەوە کە مقدەسی شعب گەورەترە لە مقدەسی سوڵتات ئەگەر خوێنەواریشی کتێبەکەی بورهان غەلیون بخوێنەرەوە لەسەر سوڵتە